بینەران و بیسەرانی مایکی ئاپۆرا گفتوگۆیەک و دیدارێکی تازە ئەنجامە دەین سەبارەت بە ئاستەنگەکانی بەردەم کابینەی پێکێنانی کابینەی حکوومەتی عێراق و دوازاری شەرێمی کوردستان. عینوانی گفتوگۆکەمان بەلای منەوە زۆر سەنەدڕاکێشە وتارێکی هیوە سەید سەلیم نووسەر و ڕۆژنامە نووسە بە ناونیشانی پیرۆزبایی و چبکە گوڵتان بۆ ئەوان و کێشەکانتان بۆ ئێمە. هەستەکەم ینی خستونی ئەم ڕۆژنامەوانیا کۆی پرۆسەی هەرێمی کوردستانی وەک خۆی خستە ڕوو عینوانەکە ینی لە چیەوەت بۆ هاات ینی پیرۆزبایت بۆ خەڵکو و کێشەکانتان بۆ ئێمە مانا و پیرۆزبایەکەم مەبەستم لە پیرۆزبایەکە لەوە بوو کە دەستخۆشی هەرێمی کوردستان لە هەنگاوەکانی پێکێنانی حکوومەتی ناوەند بەغدا دوای ڕاستپاردنی عەلی زەیدی بینیمان ینی دوای چەند کاتژمێرێک بەڵێ دوای چەند کاتژمێرێک و عەلی زەیدی وەکو لە وەرزش پێی دەڵێن لە دوا ساتەکانی یاری لە کاتی بەسەر چوو ڕاست پێدرا ماڵی شیعی ینی کێشەی ناوخۆیان زۆر بوو ڕێک نەدەکەوتن ململانێ لە نێوان مالیکی و لە نێوان سوودانی هەبوو دەستوەردان هەبوو ڤیتۆی ئەمریکا و ئێران هەبوو لەسەر یەک لەو دوو کارکتەرە ینی بەڵام دوای ڕێککەوتن پراگماتیکانە ڕێککەوتن بوو ڕێککەوتن کە ڕێککەوتن دوو لە هێزە دەسەڵاتدارەکانی کوردستان پێش هەر هێزێکی تری عراقی پیرۆزباییان لێ کرد تەبەن ئەوە نۆرماڵە تۆ لەو هەنگاوە کە بەشێک لەو پرۆسەیە پیرۆزبایی بکەی بەڵام ئەگەر ئەو پیرۆزباییە بۆ ئەوان واریدا بۆ ئەوان جێی دەستخۆشیە ئەی بۆ خۆت ڕێک ناکەوی ینی 2 ساڵە هەڵبژاردنت کردووە 2 ساڵە خەڵک دەنجی پێداوی کورسی تێناوە هێز یەکەم و دووەمی 2 ساڵە کابینت دروست ناکەی بەڵام بۆ کابینی حکوومەتی عراقی بە 2 سعات پیرۆزباییەکەی تەمەنەوە لە کاتێکداشا کە هەرێمی کوردستان پێیوا بوو عراق دەوڵەتێکی فاشیلە لە عراقدا بەڕاستی دەبێ ئەوان چاو لە ئەزمموی سیاسی و حکومڕانی هەرێمی کوردستان بکەن لێرە هەموو شتەکان ینی پێرفێکتە دەرکەوت وانە ئەوان پابەتدن بەوادە دەستوریەکە مثلەن لە هەموو جارێ هەڵبژارنەکان لە کاتی خۆی ئەنجام دەدەن لە عراقدا دەستا و دەستی دەسەڵات هەیە دەبینین ینی علاوی دێ جعفەری دەڕوات لە 4 ساڵات 4 سەرۆک وەزیرانیان گۆڕی عادل عەبدولمەهدی حەیدەر عەبادی کاظمی محەممەد شاه سوودانی ئێستا ئەو عەلی زەیدی ینی پراگماتیکان بەردەوام خەریکی نوێکردنەوەی پرۆسی سیاسین خەریکی وت جەنابەت ئەڵێ ئەندا خەڵکی ئەنجامدانی هەڵبژاردن لەوادی دەستوری خۆیان لەوادی دەستوری خۆیان سەر کۆمەڵیان هەڵبژارد لەوادی دەستوری خۆیان کابینیان ڕاستپارد ئێمە نەک هەچەق بەستوینە ئێمە هەزۆر گەڕینە دواوە زۆر گەڕاینە دواوە کاکە هەندرێن یەکشت بەڕاستی کات جێی زۆر هەڵوەستەیە هەموو دەزانین هەڵبژاردن بەبێ دەستا و دەستی دەسەڵات هیچمانایچینە ئەوەی لە کوردستان هەیە پێی ناگوترێت دەستا و دەستی دەسەڵات ینی لە نێوان دوو خێزان دەبینین ئەو دەڕواوی تردێت و گرفتی گەورەش هەیە گرفتە گەورەکەت جەنابەت ئاماژت پێدا دەڵێ نزیک دەبینەوە لە 2 ساڵێک تقریبەن چەند مانجێکە لە کوردستان هەڵبژاردن کراوە بەهۆی کێشەی ئەو دوو حزبە بەهۆی ڕێکنەکەوتن و نەسازانی ئەو دوو حزبە خەریکە هەرچی مۆساتی شەرعیە گومانی دەکەوێتە سەرانی پەرلەمانێک لە ئێستادا دەنگەی زۆری ناڕزایی لای خەڵک پەیدا بووە دەڵێت پەرلەمانتار دوای ساڵێک و 7 مار تقریبان هەموو مانجێ موسەی خۆی وەردەگرێ بەڵام بەبێ ئەوەی بڵێ کاتیشبێەوەی داوام کە بڵێ بۆ نایەن ئێوە ڕێک ناکەون لە سەرۆزە بەڕاستی من لە نووسینەکەش کە زیاتر ئاماژەم بەوەدا بوو دەڵێم ئەگەر گرنگە تۆ پابندی تۆقیتی دەستوری بیت گرنگە تۆ لە کاتی خۆت کابینەکە پێکبینی گرنگە لەوەی کە بەڕاستی بسازی ئەی بۆ هەمان شت هەمان دەرسوپەند بۆ خۆمان ڕاست بخۆرن ینی بۆ بخۆت ئەوە ممارەسە ناکەی یعنی ئێستا ئەمە لە دۆخێکداین ئەوەندەی لە هەرێمی کوردستان خەریکی لاوازکردنی کیانی هەرێمی کوردستانین ئەوەندەی بەهۆی ڕووداوەنە و دەوڵەتیەکان و ڕووداوی قلیمەکان نییە یعنی دەرکەوت ئێمە خۆمان دەرگامان کردوتەوە بۆ لاوازبوونی هەرێمی کوردستان بۆ پەراوێزبوونی هەرێمی کوردستان لە عێراق و لە چوارچێوە هەرێمایەتی و دەوڵەتێکە دەڵێمە خۆمان پێم وایە ئەو دوو هێزەی دەست بێگومانەوەنی بێگومان کە بڕیاری سیاسیان بەدەستە کە بڕیاری حکومڕانیان بەدەستە تۆ سیرکەی لە دوایین بڕیاری وەزدا پەنتاگۆن وەزارەتی زەنجی ئەمریکا ئەو بودجەی کە ساڵانە تەرخان دەکات بۆ
ئەو هێزانی کە هاوکارن لە شەڕی داعش کە لە نێویاندا هێزی پێشمەرگەی کوردستان بینیمان ینی ئەو ڕەشن و سەبودجەی کە 2007 تەرخان کراوە هیچ بڕەپارێکی بۆ هێزی پێشمەرگەی کێشەکە پارە نییە ئەوەندەی کێشەکە ڕووداوەکەیە ئەو کێشەکە پراوێزخستنی ئێمەیە کێشەکەوەیە هێزی پێشمەرگەی کوردستان ئەنی کەمکردنەوەی لەو ڕۆڵە گەورەی لە تژڕی تیرۆرە هەیەی لە خوێن بەخشینا بۆ پاراستنی ئاسایش و سەقامگیری ناوچەکە هەیەی گرفتەکە پارەکەی نەگرفتەکە دیوی پشتەوەی ڕووداوەکەی ڕیارەکەی بۆ قسەکەی جەنابەت کە باست لەوە کرد وتێت ڕۆژ بە ڕۆژ هەرێمی کوردستان لاواز دەکرێت ئەو جانەوە مەرجع بووین بۆ پێکەنانی حکوومەت تاکید ئێمە لە کابینەکانی یەکەمی دوای پرۆسی ئازادی هەرێمی کوردستان مەرجع بوو هەرێمی کوردستان چەقی ڕێککەوتنی لایەنەکان ناکۆکان بوو سەرم بینیمان لە یەکەم خولدا سونەکە بایکۆتی هەڵبژاردننی کرد بەڵام لێرە ڕێککەوتنی گرێچوونەکە لێرە کراوە سەر کۆمار لێرە دەبوو حکوومەت و سەرۆپۆزیران لێرە دەبوو کارلاڕێست حکوومەتەکە لێرە دەبوو لەوەشدا تۆ دەتوانی مەرجەکانی خۆت بسەپێنی لە ئێستادا لە زیاتی ئەوەی مەسەلەن پارتی و یەکێتی پیرۆزبایی لە زێدی بکەن دەبوو پێشمەرجی خۆیان بۆ زێدی بخەنە ڕوو بڵێن ئێمە بە مەرجی ئەوە تەواوی فراکسۆن وەکو یەکیش وەکو کوردیش نەکارێ هەیەکە و بەجیا کە بۆ ئاگاداریت ئەمڕۆ بەزیادێ لەکەوە خاڵی لاوازی ئێمەیە بەجیا بچێتە سلێمانی و بەجیا بچێتە هەولێر و دوو قسەی جیاواز هەندە خەڵک نەبینی و لە کاتێکە کە ئەو فراکسۆنانەش لە عملی سیاسی عێراق بەشدارن کورسیان هەیە دەنجان هەیە و نەرایەتی و بەشێکی کوور دەکەن ئەوە هەمووی پەرتەوازەیە و هەمووی بۆ خۆشی سوود لەوە وەرەگری ئەو مەرجەکان بەسەر کووردا بسەپێنێ ینی ئێستا ئێمە لە دۆخی بەرگرین ئێستا ئەوان دێن مەرج بەسەر ئێمە سەپێنن دەبێت ئاوا بکەن و ئاوا بێن و ئەو وەزارەت دەدەمێ ئەوەت نادەمێ لە کاتێکا وەکو باس کرد پێشووتر ئەمە مەرجع بووین ئەمە دەمانگوت دەبێت لە هەولێر داهاتن کۆ بوونەوە هەمویان لێرە لەسەر مێزی کوردی کۆ بوونەوە گرێ کوێرەی پێکەنانی حکوومەتیان ئەکردەوە نامە قسەمان لەسەرەوە کرد ینی ئەوەی بۆ ئێمەی کورد بۆ هەرێمی کوردستان گرنگە ئەوەیە کە ئێمە پێشمەرجی ئێمە بۆ پشتیوانی لە سەرۆکوەزیرانی ڕاستپێردرا و چییە دەبوو ئەوە پێشی ئەمڕۆ ئەمڕۆ دیدارەکان ئەنجام بدرێ ڕاست کە تێبینیت لەسەر بەغدا هەیە کۆبلەیت لە بەغدایە کە پێدوای بەغدا پابندی مادە دەستوریەکان نییە کە بەغدا ئیستەحقاقاتی دارایی هەرێمی کوردستان نانێری پێشمەرگەی پەراوێز خستووە بۆی من باوەڕت پێ بکەم کە تۆ بەڕاستی دەخەمی ئەو شتانەدای دەبوو لە لیستێکدا پێشمەرجی هێزە کوردستانیەکانی کە ئێستا لە پەرلەمانی بۆ هاوکاریکردنی ئەو کابینێ بتخسبارڕ وەرەقەی دانوستانی تو بە ئەو وەرەقەی دانوستان بەداخەوە ئەوە نییە ئێستاوەدەی دەبینین کە هەر یەکە و شەڕیانە لە چوارچێوی ئەو دوو وەزارەتە سیادەی بەرپشتی کوردەکەوێ بەرچێ دەکەوێت چێدا دەنێن ینی خەمی ئەوەیتیان هەتا ئەگەر دیقەت بدەیت لە کابینەکانی ڕابردووش هەمیشە هەڵوێستی ئەوان لەسەر ماف و شایستەکانی خەڵکی کوردستان و مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان نەبووە ئەوەندەی شخصی بووە هەندێزان پۆستە شخصی فلان هەندرێن لە فلان پۆستدان ئەندراوە ڕاست بۆیە هاتوونەتەوە بەغدا نەمان بینی برین کۆ ببنەوە فراکسۆ لە کوردستانەکان پارتی و یەکێتی پێشیان کەون بڵێن کاکە لە بەڕی مادەی 100 جێبەجێ نەکرا دەستور پەکخرا ئێمە دەچینەوە هەمیشە بە پێچەوانەوە هەندێک جار سونەکان و شیعەکان هاتوونەتە ناو بژیوانی ئەوان یعنی تەکبیریان بۆ کردوون ڕێگان چارەیان بۆ داناون ئەوان دەست پێشخەریان کردووە پێویستە هێزە کوردەکان وا بکەن پێویستە لایەنە کوردەکان وا بکەن کە ئەوە هەمووی پاشەکشەیەکی زۆر کوشندەی کووردە لە عێراق پاشەکشەیەکی زۆر کوشندەی ئێمەیە کە ڕۆژ بە ڕۆژ لایەنە خراپەکانی دەرەکەون لەسەر پرۆسی سیاسی لە هەرێم لەسەر مافی خەڵک هەتا تەستەماشا بکە ئەگەر ئێمە بەهێز بووینە یەکگرتوو بووینە بودجە و موسەی خەڵکی کوردستان ئەوەندەی نەئەخیان لەو کێشەیە نەیانەتوانی عێراق ڕۆژ بە ڕۆژ چشت بۆ دروستکە هە دوێنێ تەیفسامی داوای لەسەر هەرێم تۆمار کردووە ئەڵێ ممتلەکاتی نازام زەویە بیناچی هەموو مەبێتەوە بڕیارێکی ساڵی 92 هەرێمی هێناوە کردوێت تێبیان و ئەوە دەرهاویشتەی ئەو خراپیە سیاستەیە کە تۆ لە بەغدایکەی دەرهاویشتەی ئەو نەمانی ئەو یەک ریزیەیە کە تۆ لێرە کردوتە دەرهاویشتەی ئەو پاشەکشە گەورەیە کە لە پرۆسی سیاسی عێراقا وەک تۆ گوتت کردوتە کە تەنها ئامانزت شخصی خۆت و گروپی خۆت بووە ئامانزت
نیشتیمانی و نەتەوەیی و کوردستانی نەبووە ئەوە دەرهاویشتەکانێت ئەومان پێ دەڵێ ئەمە چەندە لاواز بین ینی نێرانی کورد زیاتر زەفەرمان پێدەبە ڕاستە ئەمە چەندە لێرە کەم و کوڕیمان هەبێ فشارەکان دەخرێتە سەرمان ئێستا فشارەکان خۆ بەتەنێ ناو خۆی عراق نین نمونەی ئەوەی بودجەی پێشمەرگەم هێناوە کە بە پنتاگۆن لە 2027 هیچ بڕەپارێکی بۆ هیچ پێشمەرخەت دەرخان نەکردێ سەبەر چییە دەزانی سەبەبەکە لەوەیدا کە ساڵانشی زۆرە لە 2014ەوە تا 2027 کە سەدان هزار ملیۆن دلار لە میزانی ئەمریکی بۆ هێزی پێشمەرگە دەهات هەموو مەرجی ئەوان چ بوو داوایان دەکرد هێزی پێشمەرگەیەک هێزشی نیشتیمانی هێزشی نیشتیمانی ئەو داواکات و هێزی نیشتیمانی بێت و ئەتەڵ نامن نایکەم برژەوەندی هێزشی نیشتیمانی ڕاست هەبێ وەزارەتی پێشمەرگە مەرجع بێت و لیستی پێشمەرگەکانت شەفاف بێت شەرعەتێکی گەورەی نێودەوڵەتی وەرەگری تەدریبت پێ بکات پەرچەکت بکات بەهێزت کە بەهێزت بکات لە بەرامبەر عراق بەهێزت بکات عراق ناتوانێت مافت بخوات تۆ ئامادەنی بیکە ئامادەنی بیکەی ئێوە لێ دەکات ناتوانێت بەبێ بەرامبەر بێت هاوکارت بکە کۆمەک کۆنگرێسیش لی دەپێتی کرد هێزی پێشمەرگی کوردستان جامە زەرەری دیکەی بەدوادادێ ئەگەری هەیە لە هەنگاوی داهات و مەشق ڕابگرێ ڕاهێنان ڕابگرێ تەنسیقی هەواڵگری ڕابگرێ وردە وردە شتری بەدوادادێ ینی هەر ئەوە لێرەوە ناوەستێ چون کاگەر تۆ ئەگە هەر ئەو مەرزانت جێبەجێ نەکرد کە بریتە لە هێزێکی نیشتیمانی کە خۆمان خازان زمانە بریتە لە پاکردنەوەی لیستی پێشمەرگە وەک جەنابەت فەرموود ئەوانە هەمووی کێشەی گەورەنە بۆ هەرێمی کوردستان کە پێم وایە لەو بڕیارەوە ناوەستێت ئەگەری هەیە بڕیاری دیکەی وردە وردە بەدوادابێ و ئەوە هەمیشە عێراق بەهێز دەکات و تۆ لاواز دەکات لەو دۆخە مەترسیدارەش کە ئێستا شەڕ هەیە مەترسی سەرهەڵدانەوەی داعش هەیە هەرێمی کوردستان لایەزال ئەگەر ئاگربەستیش لە نێوان ئەمریکا و ئێران هەیە بەڵام هەموو شەوێ درۆن باران دەکرێت دوێنێ چوار درۆنی درۆنی لە هەرێمی کوردستان زۆر خراپەوە کوردستان لەباری ئەوەی کە دژمنان و داگیرکەران خەون بە بچووکردنەوەی زیاتری هەرێمی کوردستانەوە دەبینن تۆ ئامادەنی هێزی پێشمەرگەی ڕ یەک خێوە نەک ئامادەنی وەکەوەی کە ئەوەن بەڕاستی هاوپەیمانان لە ناویشیاندا ئەمریکا عفوم دەکەی کە بە مستەڵاحی خەشیم مامەڵە لەگەرەوە دەزانی ئەوان یەکێ هەفتا و هەشتیان هەبوو ئێستا کریتانە دەڤەری دوو بەس ناوەکەی گۆڕاگەنە هەمان دەزانێت تۆ بۆچی ڕقەمی سیارەکەی یەکێتی کۆدی ئاخیری تاکە هەموو سیارەکانی وەزارەتی پێشمەرگە کۆدی ئاخیری تاک بێ دەزانێت ئەو سیارە فەرمانەکەی ئەفسەرەکەی هەفتە ئەگەر جوود بێ دەزانێت ئەو کڵاوە ئەگەر سەوز بێت چۆنە ئەگە سوور بێت هەمووی دەزانێت فێرت پێ لە ئەمریکا ناکرێت سەر فێر لە میلەتی خۆ دەکەی میلەتی خۆت ئەزمونونەکەی لاواز دەکەی هێزی پێشمەرگە بێ ئیرادە دەکەی هەموو ئەوانە بەڕاستی زەرەرن جا ئێمە دەشێین باسیەوە دەکەین دەڵێن بەغدا لێکا کە بەغدا وەڵا کاکە ڕاستە ئەزانی ململانێ لە نێو ماڵی شیعەت چەند تون بوو زۆری سەرەوەی ڕۆژە قاینی لێرە بوو ڕۆژێک نێردەی ترامپ دیارە بوو شارێک ڕۆژێک ترامپ دەیگوت من ڤیتۆم بەرامبەر مالیچی کە ئێران و قاانی دەیانگوت نابێت سودانی بێ لەو فشارەی کە سونەلی دەکرد بێ لەو فشارەی کورد و سونە هەلەو لاگەڕێ من باس لە فشارە دەرەچەکان دەکەم بەڵام کە هاتە سەر تەوقیتەکە پابند بوون بەتەوە پابند بوون لە کاتەکان نەک دوو هێزن تقریبان ده هێزن 12 هێز بتوانێت یەک بگری لە ماوە دەستوری کەسی دوو هێز نەتوان زا تۆ سەیری شتێکە بکە پارتی وێچەتی بە تایبەتی ئەو تەنەزولی بۆ سونەیەکەن ئەو تەنەزولەی بۆ شیعەیەکەن نیو ئەوەندە تەنەزول بۆ یەکتری بکەن ئێستا ئێمە لە لۆخێشکە بووین ئەنی ئەو ئامادەیە تەنەزولی دنیا بۆ هێزێکی شیعە بکە بۆ هێزی سونە بکە ڕێکەوەی لەگەڵ کەرکک بەنمونە نمونەی کەرکک ینی ئەوەی لە کەرکک بۆ تورکمان تەنەزولەکەن بۆ عەرەب تەنەزولەکەن بۆ شیعە و سونە تەنەزولەکەن ئەگەر ئەوەی لە کەرکک چارێژی ئەوە بۆ یەکتری تەنەزول بکەن دۆخی ئێمە لە کەرکک بەنەوعیشکە بوو لە عێراق بەنەوعیشکە بوو ئێستا لە هەرێمیش بەنەوعیشکە بوو بەڵام ئامادەنین تەنەزول نەک تەنەزول بۆ یەکتری بکەن ئامادەنینە بچووکترین داواکاری یەکتری ینی واقعەکەت جێبەجێ بکەن کە ئەو داواکاریانە هەنگاوێکە بۆ ئەوەی پرۆسی سیاسی لە هەرێم جوڵەی تێبکەوی لانیکەم پەرلەمان کارابیتەوە لانیکەم وردەوردە دام و دەستیاکانی هەرێم شەرعەتیان بۆ بگەڕێنە تو ئێستامە سەرۆکاتی هەرێممان ماوەی بەسەر چووە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ماوەی بەسەر چووە
پەرلەمانکارانە ئەمە ئەم دەستگای نیشتیمانیانە دەستەکان وەزارەتەکان ڕاستە ڕاستمانە لە پەرلەمانی کوردستان وەردەگرێ هەمووی بەسەر چوارتی سندیکایە هەمووی بەسەر چۆی مەسەر لەستان ڕۆژێ ڕاوردوم نوتۆر دوپمان ڕۆژناوەنووسی 22 چاریادی ڕۆژنامەگەری کوردی بوو ینی باس لە ڕۆلی سندیکا کرا ینی ڕۆژنامەنووس بە نوکتە باس لەوە دەکرێت دەڵێت چ لە کۆنگرسمانەکان لە کۆنگرس جێڕایتەوە دەڵێ من کە لە کوردستان گەڕامەوە یەکێ لە سەیر و سەمەرەکە بینیم لە هەڵبژاردننی پارێزەران شەڕوویدا پارێزەر شەڕکەنووست ماوەی بەسەر چوو بێ ینی سندیکاکەی بەسەر چوو بێ مامەستان هەروە کرێکاران هەروە جوتیاران هەروە یعنی تۆ بە چی خۆتەوە دەنازی یانی کە تۆ نمونە ئێستای کەرکووک تێناوە ئەمە لە دوای پرۆسی ئازادی لیستی برایەتی کەرکووک زۆرینەی کورسەکانی ئەنجومەن پارێزگای هەبوو پارێزگار ئی کورد بوو سەرۆکی ئەنجومەن ئی کورد بوو زۆرینە ئی خۆت بوو ئێستا تۆ بە جڕە جڕ دەتوانی 50 زاید یەک دوای تەنەزولیان بۆ دەکەی تەنەزولیان بۆ دەکەی بەو حاڵیش هێشتا نای ڕێککەوی دەچی سەفقاتی تر دەکەی دەبینین ئێستا لیستی بەرەی تورکمانی یەک کورسی لە ئەنجومەنی پارێزگاری بەڵام پارێزگاری ئەوە خەمێکی زۆر گەورەیە ئینسان ئەو خەمانەی کورد کە پێی دەگوترێت دەردە کورد پێ بەڕاستی پارتی و یەکێتی ئامادەنین چارەسەریان بکەن ئەوە گرفتێکی زۆر گەورەیە لە بەغدار لە پرۆسی سیاسی ڕنگ دەداتەوە لە ناو خۆمان شەرعیەتەکە تا دێت لاواز وا بڕوا بڕواتە نەکەرەوەی پەیسامی خەرچی تریش دێ شەکوامان لە ڕاستمان دەکات دێت دەڵێت و پەرلەمانت ماوەی بەسەر ئامادەنی کەوان لە لاو ڕاگەاندنی شو لە ڕای گشتیش ئیسماری ئەوە ئەکەن و کۆمەلگای نێودەوڵەتیش تێگەێنن وانی باڵوێزی سوید لە کۆبوونەوەیەک لەگەڵ بەرپرسانی کورد گوتبووی من نازانم چەند سکاڵەتان لێوەرگرم سکاڵای زۆر سەر ئێوە دێ سکاڵای زۆر تەبەنەمە کابینی ڕابردوو خۆ ئەم سکاڵایانە هەمووی سەربارەت بە مافی مرۆڤە سەبارەت بە پەرلەمانە سەبارەت بە هەڵبژاردنە سەبارەت بە پێکهێنانی کابینەیە سەبارەت بە وەک تۆ باس کرد نوێکردنەوەی شەرعەتی دەستە و دامەزراوەکان و نەقابەکانە ئەمانە هەمویان ئەو باڵوێزخانانە دیراسەیەکەن چاودێریەکەن زانیاری کۆکەنەوە 2000 ئەمانە هێدی تۆ شەرعەتی نێودەوڵەتی پشتیوانی نێودەوڵەتی لە دەست دەدەی کە پشتیوانی نێودەوڵەتی لە دەستدا ئەو شەڕی هەرێمایەتەی لە مەنتیقە هەیە هەموو دژی تۆیە هەمووی خواخوایەتی کەلێنێک بدۆزێتەوە بچووکت کاتەوە بێتە ناو ماڵەکەت سەروەریت لابە مافەکانت لێکەم کاتەوە ئەمانە هەمووی 2000 بەڕاستی بەرپرسی یەکەم یەکێتی و پارتین کە دەنگدەری یەکەم و دووەم براوە یەکەم و دومی هەڵبژاردنە لە ئەوانی دەم باری مەسوولیت ڕاستی ئەوان دەبێ بزان چۆن هەڵسوکەوت لەگەرەوە دەکەن یانی ئێمە بازارش کە بینەوە سەر پێکەنانی پرسی کابینەی تازە لە بەغدا کە ئاستەنگەکانی بەڵام باوان بەڕاستی بەو سازانەی لە نێوماڵی خۆیان هەیەە هەنگاوی باشیان پێشوان سونە نای ئەنجومەنێکی سیاسیان دامەزران ینی سەرۆکی پەرلەمانیان نەگلا کردەوە خلافیشان زۆر دەستوەردان لە کاروباری وانیش زۆر ڕاستە خەمیس خەنجەر لە تورکیا ئاراستە دەکرا هەلبوسی لە خەریز ئاراستە دەکرا بەڵام دیسانیش زانیان بۆی ئەو پۆستەی هەیتیان ئەو موقعی هەیتیان لە پرۆسی سیاسی عراق لە دەستیان نەسی ڕێکەتن دوو کۆبوونەوەی سەرۆکی پەرلەمانیان سەرۆکی پەرلەمانیاندانا شیعە هەماشت گوتمان لە ئاخر دقا سەرنجام ڕێکەوتن ناکۆچی شیعە زۆر گەورەی دەولی ئەقلیمی هەیە ڕاستی هەتا شیعی عراق هەیە شیعی ئێرانی هەیە کە ناوبەیتی شیعە زۆر دژیەکن تەنانەت لە هەڵبژاردننی سەرۆک کۆماریشە سونە و شیعە پیرۆزباییان ئەکرد هێزە کوردەکان پیرۆزبایان یەکتری ناکرد دژایەت یەکتریانە سەرۆک کۆماریشە ئەوە هەر بەزەقی ڕەنجیداوە جارێشکە قسەی ئێمە لەسەرەوەی ینی خەڵکی کوردستان ینی داوایەکی زۆر قورسی لە پارتی و یەکێتی نییە جێبەجێ نەکرێ ڕاستە داوا دەکا بەرز بنەوە بۆ ئاستی پەرپرسیارەتی ئەو مەترسیانەی لەسەر هەرێمی کوردستان هەن بە هەندی وەرگێن ئەو کۆناغە بزانن چیەکەن واز لە ململانەی نزمی حزبایەتی بێنن واز لەوە بێنن کە ینی هەموو شت بەس بۆ ئەوان بێت ڕاستیانی بەڕاستی دەبێن بسازێن لەسەر سەرۆپۆزیرانێک کە با بۆ جارێکیش بێت لە کوردستان تەداوری سوڵتا هەبێ لە دەرەوەی ئەو دوو بنەماڵەیە هەلانی کەم هەتا ئەستە هەڵبژاردننی نوێ
یعنی ئێستا بۆ نمونە ساڵێکی کە هەڵبژارنێکی پێشوەختە بکەن بەس بۆ ئەو ساڵە کابینەیەک دانێن سەرۆکپۆزیرانێک دانێن شرعەتێک بدەنەوە بە دامەزراوە نیشتیمانیەکان وزارەتەکانیشی خۆیان بکەن پەرلەمانیشی خۆی بکە هەتا کۆمیسیۆن ڕقەمێک دەداتێ مروارێک دەداتێ ڕێکەوتێک دەداتێ دەڵێ لەم ڕێکەوتە ئەتوانم لە هەرێمی کوردستانە هەڵبژارنێکتان بۆ ئەنجام دەمەوە جارێکی دیکە ئێستا باس لەوە دەکەن لەبەری ناکۆچەکانی خۆیان بە ئاراستەیەک ببەنی پناکۆچ پارتوێچیری باس لە هەڵبژاردننی پێشوەختە دەکەن وەکەوەی خەڵک تێنەگای کاکە هەڵبژاردننی و پێشوەختە پێویستی بە کۆمیسیۆنە تۆ کۆمیسیۆنستان نەماوە ڕاستیۆنی عراقش ماوەی بەسەر چوش دەبێت پەرلەمان بۆ کاتکوشتنە کاوە خراپ بەدیری ترمان هەیە ئەومان هەیە یعنی نا بەدیری هەڵبژاردن ئەوەیە کە تۆ بسازەی پارتیوێچێتی بسازێن کاکە خۆ کەسی سیرێتان ناوێ داوا دەکە هەر خۆتان لە بینی خۆتان پۆستەکان دابشکان بڕۆن ڕێککەوێن با من پەرلەمان لە دەست نەدەم شەڕیەت لە دەست نەدەم حکوومەتی تازەم هەبی تاوەکو جەنابەت باس کرد تا دەسمە قۆناغی داهات و وێزگەشت هەڵبژێنش ئەو کاتی پیرۆزی ئەو بێ ئەو پیرۆزبایە کە لە خەڵک دەیکەن لە خەڵکیکەن ئەو دەست لە هەمیزکردنەی شیعە دەیکەنی سونە دەیکەن ئەو کاتوەرەی بەشێکی کەم بۆ خۆتان بی بۆ خۆتان بیکەن بۆ نەمانگوتووە لە کاتێکا حیزبە سیاسەکان موسساتی حکومی ڕای خەڵکی کوردستانەوە باجی ئەو قۆناغە ئەدا کە ئەوان ئێستا گاندوانەتە بنبەست ئێستاوان پرۆسی سیاسیان لە هەرێمی کوردستان گاندۆتە بنبەست نە ئەوەیە بسازن نە ئەوەیە بۆ قۆناغی ئەنی ڕێکوتنیی تازە بکەن وەکتۆ باس کردگا کە بۆ یەک جاریش بێ بە کابینەیەکی تەکنۆکرات دانێن ئەو کابینە تەکنۆکراتە مەسوولەتی ئەو قۆناغە هەڵبگری هەتا ئەچینە وێزگەیەکی داهاتوو کە هەڵبژاردنە ئەو کاتی ئەوان جارێکی دیکە لە هەڵبژاردن بردیانەوە پیرۆزیان بێ دەتوان بە پێستەقاقی ئەو قۆناغی کە خۆیان تێیدان و دەنجان هێناوە ئەتوانن ڕێکون و حکوومەتێکی تازە پێک بێنن و خەڵکی کوردستانیش و پرۆسی سیاسیش لەو قۆناغە دەرباسکەن ئێمە باس لە کابینەی تەکنۆکرات دەکەین خۆمە نامانەوێت خەرک لە دەروی پارتیوێچێتی فەرزیکەین بەسەر دەرەنجامەکانی هەڵبژاردن بابە هەر لە خۆتان بێ هەلوا وەک چۆن شیع کردی وەکو چۆن شیع کردی پێشتریش کازمیانی نەخۆ لیستی نەبوو حزبی نەبوو حزبی نەبوو تۆ خەڵکێک بێنە کە شارەزا بێ بتوانێت لە ئاستی بەرپرسیارەتی ئەو قۆناغە بێت حکوومەتێک تشکیلکە بۆ خۆشت وەکو چاودێر کە زۆرینەی پەرلەمانی تەیە سبینی ئەو پێینەکرا ئەو لادا کەسێکی باشکە بێنە شوێنی ینی ئەمە ئەزمونێکە بەڕاستی خەڵک چاوی لەوێ بابۆزارش ئەو ئەزمونە لە هەرێمی کوردستان یعنی تەکنۆکراک تێکی پارتی و یەکێتیمان دەوێت کاکە هەری خوان بێ دەتوانێت دەسەڵاتەکەی لە سەروی هەژمونی پەرلەمان نەبێت دەسەڵاتەکەی لە سەروی هەژمونی ئەو حزبانە نەبێت کەس پێی نەڵێ کەس نەتوانێت پێی بڵێ پشتی چاوت من هەتا ئێستاش لە چەند کابینەمان بەڕێ کرد با پەرلەمانی کوردستان ڕاست بێتەوە بڵێ من لەو قۆناغە توانیتم ئیقالەی وەزیرێ بکەمسینەوە لە وەزیرێ بکەم جارێک پرساندنی سەرۆک وەزیران بکەم ناتوانیت تۆ کابینەکەت پێکاتوێت لە ئیملاقەکانی ناوپارتی و یەکێتی لە دەست ڕۆیشتوانی ناوپارتی و یەکێتی پەرلەمان لاواز دەبێت دەرەقەتی ئەوانە نایەت مەبەستمان ئەوەیە کە دەڵێن تەکنۆکرات بێت دەڵێن با بۆ جارێکیش بێ ئەم قۆناغە تێپەڕێنین ئەو عقلیەتە تێپەڕێنین وردە بەرەم و ئەساسات بڕۆین بەرەو سیستەم بڕۆین ینی ئێمە بینیمان لە گەرمەی شەڕی داعش شەڕ داعش نزیک کەربەلا بوو بۆ مووسلی گر بوو ئەنباری گر بوو خلافەتی ڕاگەان بوو لە شەڕ هەبوو لەگەڵ عێراقا بینیمان لەو کاتەیە پەرلەمانی عێراق وەزیری بەرگری لادا وەزیری بەرگری گۆڕی لایدا ینی پەرلەمانی عێراق ئەمەی کرد لە کاتێکا ئێمە سەری زمان و بنی زمانمان عێراقی فاشیلە و عێراق گەندەڵە و عێراق تێکشکاوە و لە کاتێکە ئێمە لە چوارچێوەی ئەم عێراقین ئێستا لەک ئەوان پەرلەمانیان ئیشی خۆیەکە لیژنەکانی پەرلەمانیش خۆیەکە لە ئێستەقاقی دەستوری خۆیان جێبەجێ ئەەکەن لە کاتی خۆیان وەک تۆ باس کرد 12 هێزی شیعە ئامادەیە لەسەر کەسێکی تەکنۆکرات ڕێککەوی بۆی کابینی حکومەت تشکیلکە لە کاتێکە ئەو بەڕێزە لیستی هەیە نەبراوی پەرلەمانە لە پەرلەمان و زودی هەیە ئەمە نقطەی قووەتە بۆ ئەوان ئێمە دەکرێت بۆ جارێکش بێ بۆ ئەوی باڵانسەکە ڕاستکەینەوە لە هەرێمی کوردستان بۆ ئاراستەیە بڕۆین بۆ ئەزمونێک تاقیکەینەوە ئەزمونێکی تازە تاقیکەینەوە لانی کەم بۆ ئەگە 2 ساڵیش بێ ئەگەر بۆ ساڵێکیش بێ تا ئەچینی وەزگەیەکی داهاتوو بتوانین سوود لە خەڵکی خۆمان وەربگرێت دەبێ بزانن پارتی و یەکێتی عێراق بەهێز بێت دامەزراوەکانی خۆی کەوێتە سەر پێ
ئەو پەرلەمانە ئاوا لێما قبوڵ ناکەن ئەو حکوومەتە ئاوا لێما قبوڵ ناکەن وەزارەتی دارایی بەو شێوە لێما قبوڵ ناکەن ساڵە داوای تەڵتین دەکات یعنی دەکرێت تو هەموو سەرمانگان شان بنێری لەوێ دەسماڵ پان کاتەوە تا وەزیری داراییەکەی ڕازی دەبێ موسە خۆرانی هەرێم ئاخرە موسە خۆرانی هەرێم ئەوە دۆ خەیستات دوو هەفتە بەس سەردێڕی هەواڵەکانە هات 2014ەوە ئەوە عەزابە تاکەی سەرموچە و تەرفیع و لە بەرزکردن و کەسدانە مەزراوە بەدەیان هزار گەنجمان هەیە دەرچووی زانکۆکانە ینی هیچ ئومێدی دامەزراندنی نییە ئەو دۆخەی ئێستا عێراق بەڕاستی وا بێت هێندەی تر ئێمە لاواز پاڵەپەستۆی زیاتر خاتە سەر ئێمە یعنی کارتی زیاتر لە ژێمە بەکاردێنێ بڕگاری ئەمبینیمان دادگای فیدرالی وای لێ هاتبوو بەستە سەهرێمی کورسان کۆ بووە ئەم هەر ڕۆژە و قەزیەکە بوو ڕۆژە داوایەکە بوو خۆ من نەمردوو هەروە خۆیەتی ینی سبینێک کابینی تازای حکوومەتتی عراقی ئەتوانێت جارێکی تر ئەو مانۆڕە دەست پێ بکاتەوە لە بەرە لە دژی تۆ هەوڵدا وردەوردا دۆستەکان جارێک کرێت و لە دژی تۆ زیندوو کاتەوە ئەگەرە تو بەو عبی ئەگەرە تو بەو خەریکی سیاست و خەریکی پێکێنانی قسە لەسەرەوە بکەین سەرنجام کۆتایی قسەکانیش بەرەو کۆتایی دەچین چ بکەن باشە من پێم وایە ڕای خۆم پێشی پێ دەڵێم پێم وایە ئەو کۆبوونەوەی ئەمڕۆ کۆبوونەوەیکی لاوازە بە لاوازی دەچن دانووسان لەگەر زەیدی دەکەن لەبەرەوەی بەجیایە هەر یەکە و مەرجی خۆیە دڵنیان ئەمە ئەو دوو هێزە بزانی هەر داوای خۆیان نییە بەتەنیا بگرە من دەچم دەڵێم ئەوە مەدە هەندرێن ئەوانی سوود لەوە وەرەگرن سوود لەو ناڕاستی لاوازی دەگەنی دەبوو بەر لە پێشوازیکردن لەسەر و کۆزیرای ڕاستپێردرا و هەموو فراکسیۆنێک کوردستانیەکان لە بەغدا کە پاڵان پێم پەنجاونەوە ئەندامی پەرلەمانمان هەیە هەمووی کۆبانەوە بیانگوت بە ئەوە داخوازی کوردە داخوازی کوردە من وەزیر زۆر مشکلە نیە وەزارەت لە هەولێر و لە سلێمانیش هەماشتان پێگوت بیانگوت بە ئەوەی فراکسیۆنەکان پێیانگوتی لە بەغدا لە سلێمانی شەما ڕێیمانێ لە هەولێری شەما ڕێیمانێ ئەوە نقطەی خۆتی ئێمە بوو من بە بۆ چۆنی من ئەم بە بۆ چۆنی من هەتا لە هەولێر بەهێز نەبی تا لە هەولێر ڕێک نەکەوی ناتوانانی لە بەغدا بەهێز بیت و لە بەغدا سەرکەوتوبی لە پێکێنانی کابینی تازیحکومەتی هەولێر وەکو ئەوەی خۆیان بیری ئەمە وا بیر ناکەینەوە ئێمە وا بیر ناکەین لای ئێمە لە خانەخینەوە بۆ زاخۆ لای ئێمە یەک جوگرافیا هەولێرش پایتەختێک بۆ هەمووان هاوڕێیانی بینەرانی ماچی ئاپۆرا دەردە کوردی ئەو ڕۆمان بەڕاستی زیاتر لەسەر ئەوە بوو کە بۆچی هەرێمی کوردستان هەروە خۆی بەلاوازی بینێت بەرامبەر بە پێکاتەکانی تری عراق ئایا ئەوم ترازانە ئەم دووبەرە چییە ئەم ململانێ ناڕەوایی کە لە هەرێمی کوردستان هەیە لەوە زیاتر لاوازمان دەکا ئایا بە دەرەنجامەکەی چۆن دەستچێتەوە هیوادارن توانی ئەو پەیامە بگەینین و هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک دەخوازی